بینەریتیوار سڵاوتان لێبێت تا بەنجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. سەرەتاش سەرجەم لەسەر باسکردنی دزی لە مەرزی پەروێزخان بەرپرسێکی سلێمانی دەستگیر کرا. موالی 2006ەکان کارتی دەنگدانیان بۆ دەردەکرێت و ئەم ساڵ شمولی هەڵبژاردن دەکەن. وەزارەتی بەرگری ئیسرائیل ڕایگەیاند هێشتا لە جەنگدان و توانیویانە لە ماوەی 24 کاتژمێردا 22 ناوچە کۆنتڕۆڵ بکەنەوە. کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە کەفالەتی 10 ملیۆن دینار ئازاد کرا. ئەمەش دوای ئەوەی ماوەی 10 ڕۆژە لەسەر سکاڵای وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بە پێی بڕیاری دادوەر دەستگیر کرابوو. کەریم عەلی لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا بە توندی ڕەخنەی لە وەزارەتی دارایی گرتبوو. هەروەها ئاماژەی بەوە کردبوو کە لە مەرزی پەروێزخان دزی و کاری نایاسایی دەکرێت. لە ڕێکەوتی 2 تشرینی یەکەمی 2023 کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر سکاڵای وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان دوای هەفتەیەک لە دەستگیرکردنی بە کەفالەتی 50 ملیۆن دینار ئازاد کرا، بەڵام هەمان ڕۆژ دەستگیر کرایەوە. وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەاند لە ڕۆژی 10 تشرینی یەکەم دەرگای ناوەندەکانی کۆمیسیۆن بە ڕووی لەدایکبووانی 2006 دەکرێتەوە بۆ ئەوەی مامەڵە نوێکردنەوە یان دەرهێنانی کارتی دەنگدان ئەنجام بدەن. جۆمانە قەڵای وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە ئاژەنسی هەواڵی عێراقی ڕاگەیاند قۆناغی تۆمارکردن و نوێکردنەوەی کارتی دەنگدان بۆ لەدایکبووانی ساڵی 2006 تایبەت بە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکات. ئاماژەی بەوەش کردووە ئەنجومەنی کۆمیسیاران بۆ ماوەی 10 ڕۆژ ناوەندەکانی کۆمیسیۆن دەکەنەوە بۆ ئەوەی لەدایکبووانی ساڵی 2006 بتوانن کارتی دەنگدان دەربهێنن. لە ڕۆژی 10 مانگی تشرینی یەکەم دەرگای ناوەندەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ ئەو مەبەستە دەکرێتەوە. لە ڕۆژی 22 مانگی ئایاری ئەم ساڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە وەڵامی نووسراوێکی دادگای فیدراڵیەوە ڕایگەیاند کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەیی خۆی بۆ بەڕێوەبردنی هەڵبژاردنی خولی نوێی پەرلەمانی هەرێم دەردەبڕێت. دواتر لە مانگی ئاب سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕۆژی 25 مانگی شوباتی ساڵی داهاتووی وەک وادەی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دیاری کرد. ئەمڕۆ یەکشەمە 8 تشرینی یەکەمی 2023 جۆناسان کۆنیرۆکس وتەبێژی وەزارەتی بەرگری ئیسرائیل ڕایگەاند پێشتر وڵاتەکەی گروپە چەکدارەکانی لوبنانی ئاگادار کردووەتەوە کە بە هیچ شێوەیەک جەنگ نەهێنن ناو خاکی ئیسرائیل، بەڵام پاش هێرشەکانی ئەو گروپانە چەند هێرشێکی ئاسمانیان کردوەستە سەر بنکەکانیان لە خاکی لوبنان. هاوکات بە پێی دوایین ئامارەکان و بەهۆی بۆردومانی هەردوولاوە زیاتر لە 256 پاڵەستینی گیانیان لەدەستداوە و زیاتر لە 1700 کەسیش بریندار بوون. وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش دەڵێت 350 ئیسرائیلی گیانیان لەدەستداوە و زیاتر لە 1800 کەسیش بریندار بوون هەر بەهۆی گرژی و ئاڵۆزیەکانەوە. گەشتە ئاسمانیەکانی سەرجەم فڕۆکەخانەکانی ئیسرائیل هەڵوەشاونەتەوە. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن شاد بن.